عزیزان سێ بابەتمان ئامادە کردووە بۆ بەرنامەی ئەمڕۆکەمان. یەکەمیان راپۆرتێکە لە شارپرێس دەربارەی ئەوەی کە ئایا شەڕی نێوان ئێران و ئیسرائیل دەست پێ دەکاتەوە. دەڵێت کە بەرپرسان و شۆڤەکاران پێشبینی دەکەن ئامادەکاری بۆ شەڕی نێوان ئێران و ئیسرائیل بکرێت. بەو پێی کاردانەوەکان لە دوای شەڕی 12 ڕۆژە بەردەوامیان هەیە و لەلایەن بەرپرسانی هەردوو وڵاتەوە لێدوانی تند لەو بارەیەوە دەدرێت. کاناڵی ئەلجەزیرە لە راپۆرتێکدا بڵاوی کردوێتەوە کە بنیامین نێتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل بە ئاشکرا باسی خۆئامادەکردن بۆ شەڕێکی دیکە دژ بە ئێران دەکات. وەزیری بەرگری ئیسرائیلی شەڕەشەی کوشتنی ڕێبەری ئێران دەکات. هاوکات لە بەرامبەردا ڕاز زیمەت بەڕێوەبەری پرۆگرامی ئێران و توێژینەوەی تەوەری شیعە لە پەیمانگای لێکۆڵینەوەی ئاسایشی نەتەوەیی لە ئیسرائیلیش نووسیوێتی دەبێت ئەومان لەبیر نەچێت کە شەڕ لە دژی ئێران هێشتا کۆتایی نەهات. دەشڵێت هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا لەوانەیە وەڵامێکی کاتی بێت بۆ تەحەدای ئەتۆمی ئێران، بەڵام چارەسەرێکی گشتگیر بۆ هەموو هەڕەشەکانی کۆماری ئیسلامی پێشکەش ناکەن کە باشکرا داوای لە ناوبردنی ئیسرائیل دەکات. بەپێی راپۆرتەکەی ئەلجەزیرە ئەوەش خراوەتە ڕوو لە کۆتاییدا چارەسەری درێژخایەن بۆ هەڕەشەی ئێران بۆ سەر ئاسایشی نەتەوەی ئیسرائیل گۆڕینی ڕژیمە لە تاراندا. ئەگەر ڕژیم نەگۆڕدرێت ئێران وەک سەرچاوی هەڕەشە بۆ سەر ئیسرائیل دەمێنێتەوە. ئێران دوای شەڕ لاوااسترە بەڵام مەترسیدارتر نییە. ئەمەش ڕنگدانەوەی باوەڕی بەهێزی ئیسرائیلە بەوەی کە هەر دەستکەوتێکی سەربازی هەر چەندە گرنگ بێت بەس نابێت بۆ گۆڕینی سروشتی هەڕەشەکە مەگەر ڕژیمی فەرمانڕوا لە تاران بگۆڕدرێت. لە هەمان چوارچێوەدا سوزان مالۆنی جێگری سەرۆکوەزیری سەرۆکی پەیمانگای بروکینگز لە سەردەمی ئیدارەی ئۆبامادا کە ڕاوێژکاری باڵای یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بووە بە کاروباری سیاسی لە راپۆرتێکدا نووسیوێتی کە ئێران لاوااستر و گۆشەگیرترە لە هەر قۆناغێک بە تایبەتی لە دوودەی ڕابردوودا. چیتر ناتوانێت ئیرادەی خۆی لە ناوچەکەدا بسەپێنێت و تەنانەت بەرگری لە سنوور و گەلی خۆی بکات. ئێستا لەگەڵ کەوتنی زەبەلاحەکە مەیلی ئەوە هەیە کە بڵێن هەرکەکە تەواو بووە. ئەوە زوو دەبێت ئێران کەوتە خوارەوە بەڵام هێشتا نەبەزیوە. هەروەها تریتا پارسی نووسەری کتێبی بەناوبانگی عاشقانی بەرژەوەندی هاوبەشەکان پەیوەندیە نهێنیەکانی نێوان ئێران و ئیسرائیل و ئامریکا ئاماژەی بەوە داوە کە گەڕی داهاتووی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل پێش کۆتایی ئەمساڵ ڕوو دەدات، بەڵام پێشبینی دەکات شەڕەکە زۆر خوێناویتر بێت لە شەڕی 12 ڕۆژە کە ڕوویدا. لە دوا پێشاتیشدا ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ بڵاوی کردێتەوە کە نێتانیاهۆ لە دوایین کۆبوونەوەیدا لە مانگی تەمووزی 2025 زاینیدا بۆ ترامپ ڕوونی کردێتەوە کە ئیسرائیل کاری سەربازی دەکات بۆ ڕێگریکردن لە نۆژەنکردنەوەی شوێنە ئەتۆمیەکان و موشەکی باڵەستیکی کە لە شەڕەکەدا زیانێکی زۆریان پێگەشتووە. لە بەرامبەردا ئەرکانی گشتی ئێران هۆشداریدا لە وەڵامدانەوەی کوشەندە بۆ هەر هێرشێکی نوێی ئەمریکا یان ئیسرائیل بۆ سەر ئێران و عەلی لاریجانی سکرتێری ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەیی لە ئێران ڕایگەیاندووە ئێران لە دۆخێکی هاوشێوەی شەڕدایە، بەڵام ئاگربەستێکی کاتی هەیە. پێشاتەکان دەری دەخەن کە ململانێکە کۆتایی نەهاتووە، بەڵکو چۆتە قۆناغێکی مەترسیدارتر و ئاڵۆسترەوە کە تیایدا هەردوو لە خۆیان بۆ ڕوبەڕووبوونەوەیەکی گەورەتر ئامادە دەکەن.